تۆ هاندێری بەشتۆنە یان ڕیاڵ؟ ئەمە فەرق ناکە لەگە هەردووچیرە وەڵڵا من وەکو سەرۆکی یانەی هەولێرم ئێستا حەزم کرد لەگەڵ هەندەرانی هەردوو تیمی بەرشلۆنە و ڕیال مەدرید ئەو بنەوە لەگەڵ ئەم جەماوەرە خۆشەویستە بەشدار بوون لە سەیرکردنی ئەم یاریە خۆشە زۆر پێ خۆشحاڵم کە بەو گەرم و گوڕیەوە سەیری ئەو یاریە دەکەن و خەڵکی هەولێر متابعی ئەو یاریە دەکەن وەڵڵا زۆر باشە و زۆر گەرمە خۆش بە چاوی خۆت دەبینی هەموو ئێرە جێگانیە و هەمووش خەریکن سەیری ئەم یاریە دەکەن زۆریش دڵخۆشم وەڵا وەکو بە ڕوحێکی ڕیاضی وەرگرن نەتیجەکە هەرچبی مهم ئەو 2 ساعتێک کە لێرە بوون زۆر دڵخۆش بوون بەو گەرم و گوڕیەوە تەماشای ئەو یاریان دەکرد هیوادارم هیچ شتێک ڕوونەدات و یاریەکە ئینشاڵڵا تەواو دەبیتن و ئەوانە شەرکەسە بەخۆشی دەگەڕێنەوە ماڵی خۆیان پەیامەیە بە هەموو شێوە زیاتر یا هانی یانەی هەولێر بدەن و بیانەی هەولێر بەرەو پێشتر بچی و سوپاسیشان دەکەم و خۆشتان بینیتان ڕۆژی هەینی زۆرە هانی یانەی هەولێریاندا دەستیان خۆش بی